حکوومەتی پێشمەرگۆژ بیر نەکەن و ڕۆتی بۆ بدەنێت ڤۆ ئەگە بووما جەژنێک بیت ڤۆ بوو پێشمەرگە بیتا دوو جەژن و بچیکێتەوەژی پێخۆش بن دەرکەبن و بچنە کولۆنەوە بخۆ بگەڕن کەیفۆ خۆشیە ببینە جلکێ جدی بکەنی ئەوژی لۆ کەیفەوەژی بێت و ئێوی دۆرن حکوومەتێک جۆرەکی لێ بکاتن و وەکو کوردێک هەموو کاتێک هەموو گەنجێک یان هەموو کاکێکی کورد خۆشحاڵە بەوەی کە پاساپۆرتێکی کوردی پێ بێت و بەسەر شانازیێوانێ تۆ کوردبوونی خۆتت لەلا مەبەستە و حەز دەکەیت هەڵگری نازناوینەتەوەی خۆت بیتاوەکەوەی وەکو عێراقیەک بچیتە پێشچاوی سەرتا من دەبێت وەک گەنجێک لەسەر ژینگە قسە بکەم ژینگە بۆ ژینگەی کوردستان زۆر میهمە کە دەبێت هەمومان لەسەر هەمومان ئەرکەکە بیپارێزین ژینگەی کوردستان ژینگەکی دەکات کوردستان زۆر جوانە دەبێت هەمومان بیپارێزین تاوەکو لە ڕووی گەشتاریەوەش و باش بێت و گەشتیان سەردانی بکات و أنا من الموصل جيت زيارة لأربيل. الأربيل هم أهلنا وماكو أي تفرقة لا بيننا ولا بين أي قومية من القوميات ومرتاحين والحمد لله والشكر أمان وإن شاء الله أتمنى العراق بأكمله بنفس الصورة وبنفس الطيب أهل أربيل وشكرا.